جیهان بەرەو کوێ هەر بەڕاست ڕۆبۆتەکان هەڕەشە لە دو ڕۆژی کاری مرۆڤەکان دەکەن و جێگەیان پێلەق دەکەن لەگەڵمان بن لێرەوە چیرۆکی شۆڕشی ڕۆبۆتەکانتان بۆ دەخەینە ڕوو ئەو شۆڕشە تەکنەلۆژیایی ساڵانێکە لە بواری دروستکردنی ڕۆبۆتە بەرپا بووە تا دێ زیاتر دەبێت لە بواری پیشەسازی و خزمەتگوزاری و ئیداریەکاندا بە شێوەیەک لە پەرەسەندندایە پێ دەچێت لە داهاتوودا تەنگ بەکاری مرۆڤەکان هەڵبچنن. وڵاتی چین سەربارەوەی دانیشتوانەکەی لە ملیارێک و 500 ملیۆن کەس نزیک دەبێتەوە. زۆربەی خەڵکەکەشی بەسەڵاتچوون و بەشێکیان خۆیان بە دوور دەگرن لەو کارانەی ئاستیان نزمە یان ماندووبوونیان زۆرە. بۆیە چین لە پێشەنگی وڵاتاندایە لە بەکارهێنانی ڕۆبۆتی بواری پیشەسازی بە شێوەیەک ئەو وڵاتە خاوەنی یەک لەسەر سێی ڕۆبۆتی جیهانە. ئەمریکاش جگە لە بەکارهێنانی ڕۆبۆت لە بواری پیشەسازیدا بۆ بواری سەربازیش بەکاری دەێنێت. هەروەها ڕۆبۆتی شەڕکەریان دروست کردووە و بۆ خزمەتی سوپا بەکاری دەێنن. تەنها لە ساڵی ڕابردووشدا ئەمریکا 33,300 ڕۆبۆتی دروست کردووە. دوای ئەو دوو وڵاتەش هەریەکە لە ژاپۆن، کۆریای باشوور، بەریتانیا دێن لە ڕووی زۆری بەکارهێنانی ڕۆبۆتەوە. بەپێی ئامارەکان تەنها لە ساڵی 2018دا قەبارەی وەبەرهێنان لە ڕۆبۆتدا گەیشتو بووە زیاتر لە 16 ملیار دۆلار و هەر لە هەمان ساڵیشدا نزیکەی 9 ملیۆن ڕۆبۆت دروست کراون تا لە ئەرکی جۆرا و جۆردا بەکار بهێنرێت. ڕۆبۆت بۆچی دیکە بەکار دەهێنرێت؟ لە هەندێک وڵات بۆ هەڵگرتنەوەی مین بەکار دەهێنرێت. هاوکات بۆ کاری پزیشکی سوودی لێ دەبینرێت. یارمەتی پزیشکەکان دەدەن لە چارەسەری نەخۆشیەکان. لەو کاتەوەی ڤایرۆسی کۆرۆنا تەشەنەی کردووە ڕۆبۆت لە هەندێکی نەخۆشخانەکانی جیهان بۆ چاودێری تەندروستی توشوانی کۆرۆنا و پشکنینی نەخۆش و چەندین کاری دیکەی پزیشکی پێ دەکرێت. لە باخچەکان بەکار دەهێنرێن بۆ بڕینی پەلک و قەدی درەختەکان. لە چێشخانەکان سوودی لێوەردەگرن. ساڵی ڕابردوو چێشخانەیەک لە چین کرایەوە سەرجەم کارمەندەکانی ڕۆبۆت بوون و هەموو هەرکەکانیان لە ئامادەکردن و پێشکەشکردنی خواردن بە تەنها لە ئەستۆی خۆیاندا بوو. هەنگاوەکانی داهاتووی ڕۆبۆت چی دیکە دەبێت؟ گۆڤاری ئیکۆنۆمیستی بەریتانی بڵاوی کردوتەوە تا 10 بۆ 20 ساڵی دیکە ڕێژەی 40% کارەکان دەخرێنە ئەستۆی ڕۆبۆتەکانەوە. ئەوە شوا لە مرۆڤەکان دەکات کارەکانیان لەدەست بدەن و ناچاریان بکەن بە دوای هەلی کاری نوێدا بگەڕێن. بەپێی پێشبینیەکان تا ساڵی 2022 قەبارەی وەبەرهێنان و دروستکردنی ڕۆبۆت بە ڕێژەی 12% بەرز ببێتەوە و تا ساڵی 2025 قەبارەی وەبەرهێنان لە بازاری جیهانی ڕۆبۆتە بگاتە نزیکەی 400 ملیار دۆلار. ئەندازیار و دیزاینەرەکانی ڕۆبۆت دەڵێن پێویستە چی تر لەمە دووە بەو چاوەوە سەیری ڕۆبۆت نەکرێت کە تەنها ئامێرێکە، بەڵکو وا سەیر بکرێت بەشێکە لە کۆمەڵگە و دەکرێت ببێتە هاوڕێ و هاوبەشی مرۆڤ. ئایا ڕۆبۆتەکان بە تەواوەتی جێگەی مرۆڤ دەگرنەوە؟ بەو پێی ڕۆبۆتەکان گیان لەبەر نین، ئەوە هەرگیز ناتوانن جێی مرۆڤ بگرنەوە. ئەزانن بۆ چونکە بۆ دوجار دروستکراوی دەستی مرۆڤن و ئەرکیشیان تەنها یارمەتیدانی مرۆڤە لە ڕاپەڕاندنی کارەکانی. بەڵام کاریگەری زۆری دەبێت لەسەر کەمکردنەوەی ئەرک و کارەکانی سەرشانی مرۆڤ. بۆیە دەبێت تۆی مرۆڤ خۆت بۆ قۆناغێکی نوێی گۆڕانکاری لە تەواوی جیهاندا ئامادە بکەیت.